نەزۆکی بەهۆی پشیلەوە. لە ئێستادا بەهۆی کرانەوەی کوردستان بە ڕووی جیهاندا لە پاش هاتنی ئینتەرنێت و شارەزابوونی کللتوری هەندێک وڵات، کوردیش وەک هەر نەتەوەیەکی تر هەندێک لە کللتوری وڵاتانی وەرگرت و کاری پێکرد، هەندێک وەک چاولێکەری، هەندێکی تر وەک ئاماژەیەکی پێشکەوتن، لەبەرەوەی بەشێک لەو کللتورە لە وڵاتانی پێشکەوتوو پەیڕەو دەکرێت. یەکێک لەو کللتورانە ڕاگررتنی پشیلەیە لە ماڵاندا، بەڵام ڕەنگە بۆچوونت لەسەر ڕاگررتنی پشیلە بگۆڕێ دوای سیرکردنی ئەم ڤیددیۆیە. نەزۆکی ئەو دەردەی کە هەرگیز ئافرەتان حەزی پێ ناکەن، بەهۆی پشیلەوە ئافرەتان زیاتر تووشی نەزۆکی دەبن وەک لە پیاوان. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی هەمووان ترسیان لێ بنیشێ لە ڕاگررتنی پشیلە. بە شێوەیەکی زانستی پشیلە زیانی بۆ پیاوانیش هەیە. لەو نەخۆشیە باوانەی کە بەهۆی پشیلەوە تووشی پیاوان دەبێ، بریتە لە هەستیاری یان ڕەبۆ یان نەخۆشی هاوشێوەکانی. بەڵام زیانی گەورە تووشی ئافرەتان دەبێ، بە تایبەت ئەگەر پشیلەکە تووشی نەخۆشی دەردی تیکسۆپلازما بوو بێ، کە لە زۆرینەی حاڵەتەکاندا ئافرەت تووشی نەزۆکی دەکا. هەروەها هەندێک پشیلە هەڵگری بەکتریای سالمۆنێلان کە مرۆڤ تووشی سکچون و ڕشانەوە و برینی چاو یان برینی گەدە دەکەن، کەواتە باشترین شت بۆ دوورکەوتنەوە لەو نەخۆشیانە و چەندین نەخۆشی تر دوو جار بیر بکەرەوە لە ڕاگررتنی پشیلە لە ماڵەکەتدا.